بخێربێن بۆ پەیمانگای RTVI. پیشدەنابەکەمان بریتیە لە گروپی کۆمپانیەکانی قەیوان زۆرترین دەرفەتی کار لە داهاتوو بۆ دەرچوانی RTVI دەرەخسێنێت. گروپی کۆمپانیەکانی قەیوان خاوەنی زۆرترین پرۆژێ لە بوارەکانی پەروەردە و فێرکردن کە سوودی هەیە بۆ دەرچوانمان لە بەشەکانی کارگەڕی کار، ئۆفیس، IT. کارتی تەندروستی کە سوودی هەیە بۆ دەرچوانمان لە بەشەکانی تاقیی پزیشکی، پەرستاری و دەرمانسازی. وەبەرهێنان کە سوودی هەیە بۆ دەرچوانمان لە بەشەکانی گەشت و گوزار و خزمەتگوزاری هۆتێل و چێشتخانە. پیشەسازی کە سوودی هەیە بۆ دەرچوانمان لە بەشەکانی هەوا گۆڕکێ، خزمەتگوزاری ئۆتۆمبیل، بەستن و چاکردنەوەی ئامێری ئەلکترۆنی و دیزاینی جلوبەرێک. هەروەها چەندین پرۆژەی تر لە سێکترە جیاوازەکاندا خوێندکارانی RTVI ئاگادار دەکەینەوە کە گروپی کۆمپانیەکانی قەیوان مژدانەی دوای دەرچووتان پێدەبەخشێت بە ڕەخساندنی زۆرترین دەرفەتی کار دوای بەدەستهێنانی بڕوانامە. گەر دەتەوێت لە داهاتوودا زۆرترین دەرفەتی کارت هەبێت بە هەڵبژاردنەکەت یەکێک بێت لە بەشەکانی RTVI. پەیمانگای تەکنیکی و پیشەیی ڕاپەڕین، ئامادەکردنینەوەیەکی پیشەگەر بۆ بازاڕی کار.